ناکوکیین دنابرا هولیر و بغدا ین دارایی و سبرات به هنردکرنا بیان نفته فؤاد حسین گو سبرات به دهاتن نه نفتی دبان چان روژین پیجا دگهن ریکفتنا داویه و چاره سر دبیتن او د و باوریه دا که بی شکلیتی نزدمان سبرات به هنردکرنا نفته جی دبیجا د چان روژین پیج دا و هر سه آلی واتا حکومت عراق حکومت هرما کردستان و کمپانی نفته له هرما کردستان برهم دینن پیک باروتن کیشه او کیشش د و جوینا سه قولی دا هتا چاره سر کردن بود دوباره هنردکرنا به نفته هرما کردستان که حتی افرو نزدیکی 2 سال و نیوان دبه بریارا راگرتنا نفته هرما کردستان هاتیه دان بریا وزیر درب عراق اللي بغدا بروجنامه وانا پاخه و ام لسر بازار کانزان رابواستن کو بلندبونن دیروکی بخوابدیتنا نرخ زیر د داوی مامالین هاتنا تومار کرن ده ام زیدت لسر به پرسی رابواستن لستودیه میوانی مه رزدار یادگار صدیق کو شروبکر آبوری کردستان 24 بخیر هاتی یادگار سپاسگزار وقتی ام بحثا سودا بانکیت کین کنو که هری زیده بازار کتیا بن سودا بانکی دا بحثی کم کرنی تیتا کرن اگر بیتا کم کرن واتا دولار جیده کم بیتن نرخی برانبر دراویندنین سرکی بکم بونا دولار واتا خواست ده سر زیر زیده بیتنو ده نرخی بلندتر لهتن بلاد فی وقتی دا ام بزاین و اگر اف معادله هیا رژه سودا بانکی نزدیک ده جوینا پیش یا بانکا فدرالی امریکا دا ده هیتا کم کرن بەڵێ کاوەر چەند ڕۆژێکی کەمماوە هەفتەی ئەم مانگە یەدەگی فدراڵی ئەمریکا کۆ ئەبێتەوە بڕیار لەسەر ڕێژی سوی بانکی دەدات ئەوەی کە ئێستا بازارەکان چاوەڕوان دەکەن بە تایبەت دوای ئامارەکانی ڕۆژی هەینی بازاری کاری ئەمریکا کە دەری دەخەن تەنها 22,000 هەلیکار لە مانگی ئابدا ڕەخسێنراوە وەروەها ڕێژەی بێکاریش بەرزبوونەوەی بەخۆبینەوە بۆ 4.3 ئەمە وا دەکات دەرفەت لە بەردەم یەدەگی فدراڵی ئەمریکا دروست کات بۆی ڕێژەی سوی بانکی کەم بکاتەوە ئەوەی کە ئێستا بۆ بازارەکان ڕوون بۆتەوە یەدەگی فدراڵی ئەمریکا ڕێژەی سوی بانکی بە 25 خاڵ کەم دەکاتەوە ئەم کەمکردنەوەی ڕێژەی سوی بانکە پێش ئەوەی کە یەدەگی فدراڵی دەست بە کەمکردنەوەی بکە بازارەکان کەوتونەتە ژێر ئەم کاریگەریە بۆیە دەبینین نرخەکانی زێر ڕۆژ دوای ڕۆژ بەرزبوونەوەی خێرا بەخۆی دەبینن بەڵام ئەگەر بە شێوازە درێژخانەکە بڕوانین ئەو شەپۆلەی بەرزبوونەوەی نرخی زێر دەستی پێ کردووە دەتوانین بڵین لە مانگی 2022 دەستی پێ کردووە تاوەکو ئێستا بەردەوامە چەند هۆکارێکی لە پشت ئەم بەرزبوونەوە بووە لەوانە ئەو ڕووداوە جیۆسیاسیانی کەوا لە تەواوی جیهاندا هەیە ئەمڕۆ وڵاتانی زلهێز ئەگەر بە ڕاستەوخۆ نەبێ بە شێوەی ناڕاستەوخۆ لە نێو لە گرفتدان لە ناوکۆکیدان هەموو وای کردووە بازارەکان ترسیان هەبێ و بەرهێنەران ترسیان هەبێت بەرچاوڕوون نەبن کاتێک بۆ بەرهێنەر بەرچاوڕوون نییە شتێکی پێی دەوتێ پەناگەی سەلامەت ئەمە بە زێڕەوە گرێدراوە ڕاستەوخۆ ڕوودەکاتە زێر و دەیکرێت ئەمە وای کردووە بەو شێوە نرخی زێر بگاتە ئەم ئاسی ئەمڕۆکە دەبێتەوە ئەم شەپۆلە تاکەی بەرداوام دەبێتن ئەوەی بەرزبوونەوەی نرخی زێر ئەوەی کە چاوەڕوان دەکرێت ئێستا بازارەکان لەگەڵ ئەوەی نرخی زێر گەیشتۆتە بەرزترین ئاسی مێژوویی هێشتا بانکە جیهانیەکان بانکە نێودوڵەتیەکان بەردەوامن لە کڕینی زێر واتە لەگەڵەوەی کە نرخی زێر گەیشتۆتە ماسە و هاوڵاتیان دامەزراوەکان بانکەکانیش بەردەوام من لەوەی کە زێر زیاتر کەڵەکە دەکەن خۆیان بپارێزن لە بەرامبەر بە دۆلار و پرسێکی دیکە هەیە پرسی داماڵینی دۆلار لەلایەن بەشێک لە وڵاتان لەوانە ئێرانە رووسیا چینە لە ماوەی هەفتەی ڕابردوودا بینیمان ئەو کۆبوونەوانێکە لە چین و لە ڕێکخراوی شانگەهای لە چین ئەنجامدرا بینیمان رووسیا و چین و وڵاتانی هاوبەرژەوەند بیریان لە داماڵینی دۆلار و بەشێک لە قۆناغێکی دیکە کردو بۆیکەوە بە جۆرێک لە جۆرەکان دۆلار لە یەدەگەکانیان کەم بکەنەوە ئەوەی ئێستا دەبیندرێت چین لەلایەکی دیکەوەی ما هەر ئەمە بۆ کارەمان نییە چین داوای لە کۆمپانیەکانی بیمە کردووە بەشێک لە یەدەگەکانیان بکەن بە زێر کە کەمتر نەبێت لە سەدای یەک ئەمڕۆ کەرتی دڵنیایی لە چین بە ئەمە تاوکار کەرتی دڵنیایی لە چین دەگاتە 4.5 بۆ 5.3 تریلیۆن دۆلار کەواتە ئێمە باز لە گەورەترین کەرد لە جیهاندا دەکەین ئەگەر بێت و یەدەگەکانیان بەشێک لە یەدەگەکانیان بکەن بە زێر ئەوە ئەگەر سەدای یەک بێت پێویستی بە خواستی 500 بۆ 650 تۆن زێر هەیە کە بێگومان ئەمەش بڕێژی زۆرە کەواتە ئێستا دوو هوکار هەیە کە بۆ ماوەدا درێژی پێشیش لە بەرچاو بگرین نە ئارامیەکان بەردەوامن وا دەکە خوا زیاتر بێتن لەگەڵ ئەمەش
خۆی ئۆتۆماتیکی خواست لەسەر زێر زیاتر بووە وەکو بانکە ناوەندەکان و ئەوەی چین داوا لە کۆمپانیەکان و خۆ دەکاتن کاوەر تەنانەت چین ئێستا ڕێگە نادات ئەو زێڕێکە لە ناو خۆ بەرهەم دێنرێت بچێتە دەرەوە کە گەورەترین بەرهێمێنەری زێرە لەسەر ئاسی جیهان ساڵانە نزیکەی 400 تۆن زێر بەرهەم دێنێت کە بێگومان ئەمە بۆ زێر لە کاتێکدا تۆ خواز لەسەر زێ بەرز دەبێتەوە بەڵام لەلایەکی دیکەوە بەرهێمێنەران ڕێگە نادەن ئەو زێڕێکە لە ناو خۆدا بەرهەم بێنرێت بۆ وڵاتانی دیکە ناردەبێت جا ناوەندە نێودەوڵاتیەکانیش ئەوانەی کە بە گرنگیەوە لەو جوڵای بازاڕی کانزایەکان دەنێر سیر دەکەن لەسەر ئەساسی ئەم جوڵە ئەم پێشهاتانە پێشبینیەکانی دەکەن نوێترین پێشبینی لە ناو دۆخێکی وادا بۆ نرخی زێر چییە؟ کاوەر ئەوەی کە ئێمە راپۆرتە بانکەکانمان خوێن بێتەوە هەرێکە لە UBS لە گۆڵدمان ساکس و مۆرگان ستانلی داوای ئەوە دەکەن و بەرهێنەران زیاتر زێر بکڕن لەگەڵ ئەمەشدا دەڵێن ئەگەر تەنانە دەگەر خاوەنی زێڕیش بێت پێویستە کەمێک لە زیوی شتە بێت نابێت بەرهەمێنەران و بەرهێنەران تەنها بیر لە کڕینی زێر بکەنەوە بەشێک لە کانزاکانی دیکە هەن کە کانزایی بە نرخن زیون هێشتا دەرفەتی بەرزبوونەوەیان مای وەکو زیو چونکە لەگەڵی بەرز دەبێتەوە بەڵێ ئەوانێکەوە لە نوێترین پێشبینیەکاندا پێشبینی ئەو دەکرێت کە نرخی زێر بانکە جیهانیەکان و دامەزراوەکان پێشبین دەکەن نرخی هەر ئۆنسەیەک زێر بگاتە سەروی 4000 دلار واتە نرخی مسقالێک زێری عیار 21 بگاتە زیاتر لە 800,000 دینار بەڵام ئەوەیکەوە بۆ بینەران ڕوون بێت ئێستا ئەو نرخی زێر تێدا گونجاوە من بچم لێرە سامانەکەم ئەو دۆلارێکە لە ماڵەوە هەمە ئەو پارێکە هەمە بیکەم بە زێر نرخێکی گرانە هەرزان نییە کەواتە تو دەبێت چاوەڕوانی ئەو بکەیت کە نرخ لەم ئاسەدا دەکڕی و بەرهێنان لە زێردا پێویستی بە ئارامیە بۆکو هیچ شتێکی دیکە نییە تۆ بیر لەوە بکەیتەوە ئەمە تومەنی ئێرانیە لە پڕێکە 2 میلیۆن بەرزە بێتەوە لە پڕێکە 2 میلیۆن دادەبازێت زێر پێویستی بە ئارامگرتنە بۆیە ئەگەر ئەو کەسانی کە دەیانوێت زێر بە سامانێکی زۆرەوە بیکڕن نرخێکی گونجاو نییە زێر گرانە لەم ئاسی ئێستا 700,000 بۆ 750,000 دەتوانێت بڵێن نرخێکی گرانە بۆ نرخی زێر بەڵام ئەگەر بتەوێت بیر لەوە بکەیتەوە لە ئاسێکی زۆر باش بکڕیت دەبێت بیر لەوە بکەیتەوە کە نرخی زێر بۆی خوارد 600,000 بۆ 550,000 دابەزێ اینجا دەتوانین بڵێن بەڵێ نرخی زێر هەرزانە دەتوانی بیکڕیت بەڵام بۆ ئەوانێکە استراتیژیەکەیە بۆ ئەوانەی دەیانەوێت مانگانە چەند مانگجارێک زێڕێک بکڕن پارێکی زیادەیان هەیە بکەم بە زێر تۆ مانگانە موچێکی دیاریکراوتێ یاخود چەند مانگ جارێک موچێکی دیاریکراوتەیە لە بڕیەوەی ڕاستەخۆ بچی پارێکی زۆرت هەیە بە زێڕی بدەیت مانگانە یاخود مانگجارێک لیرێک بکڕە دەبینی لە دوای 2 ساڵ 3 ساڵ چەندان لیرت کۆ کردوتەوە بۆ ئەوەی کە خۆشت بە دوور بگری لەوەی لەیەک ئازدا تۆ نرخ زێر بکڕی بۆ نمونە ئێستا بە 720,000 تۆ بچیت هەموو زێڕەکان لەم ئاسە بکڕی بێگومان بە 720,000 دەیکڕی بەڵام ئەگەر ماگانە بیکڕی تۆ بە 720 دەیکڕی 690 دەیکڕی 500 دەیکڕی ئەگەر زێریشنە وەکو تا گوتی تا بەحسە زیویژی کرد بەڵێ مادەم زێر بەردەوامی بلندبوونێ زیویژی بەردەوامی بلندبوونێ ئەگەر ئەبە زیفت وێرەدا بیتن وێرە زێر بیتن بەڵێ پێک بێت بڵمی چەند زێر بڵێت زیویژێ بلند بیتن بەس بەلکی ئەشێم زیوی نوکە بکڕم نەشێم زێری بکڕم وەختی ئەگەر نوکەم زیف کڕی بۆ داهاتوو ئەزی فایدەی زیویژی بینم جبەر کۆی لەگەل زێری بلند بیتن گەلێک سپاس ئەمە زۆر زار دووبارە دەبیتەوە کاوە کە زیو زێر بەرز دەبێتەوە زۆر زار زیو بەرز نابێتەوە چونکە زیوی زۆر جار سنووردارە بەرزبوونەوەکەی بەستراوەتەوە بەوەش کە لە پیشەسازیدا بەکاردێنرێت بۆ نمونە لە پیشەسازی وزەی خۆردا بۆیە هەندێک زار زێر بەرز دەبێتەوە بۆیە نابێ بیکەیتە پێوەەر بۆی کە زێر بەرز دەبێتەوە بڵێ لە بەرامبەریشدا زیو بەم ئاسی بەرز دەبێتەوە بۆیە باشترین کڕینی زیو نرخی بۆ هەر ئۆنسێک ئەگەر بۆ 36 دلار دابەزی دەتوانانی بیکڕی ئەمە باش ئەگەر بە کەمیەکی زۆر بەس بۆ ئەوانە دەڵێن کە ئەگەر ماگەنە دەوێت شتێک بکڕی پارێکی زیادت هەیە بۆ خۆت لەکەوە دابنێ بەڵام پارەی زێرت نییە مسقالێک زێر بەڵام مسقالێک زیو دەتوانی بەدەست بێنی پارەیەکی ئەوەشم باز نەکرد کاوەرەوە بۆ بەرهێنەران زۆر گرنگەوانێکە بەرهێنان لە زێر و کانزاکاندا دەکەن ئەوە لە دۆلاریشە ئێستا ڕۆژانە گەنجینەی ئەمریکا وەزارەتی گەنجینە قەرزی نوێ دەکات 25 ملیار دلار قەرزی نوێ دەکات کە بێگومان ئەمە بۆ ئایندەی دۆلار زۆر خراپە وەروەها ناکۆکی لە نێوان
دۆناڵد ترامپ و جیرۆم پاوەڵیشەیە ئەمەش کاریگەری لەسەر متمانەی دۆلار دروست دەکات لە بازارەکانی جیهاندا. باشە گەلێک سپاس یادگار سدیق شروع بە کارێ ئابوووریە کوردستان 24 سپاس بۆ